ماتۆڕسکیلەکان گرفتی گەورەی ڕێگاوبانەکانی هەڵەبجەن. قوربانی دیاری زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆشن. بە شێوەیەک مانگانە چەندین کەس بۆی پابەند نەبوون بە ڕێنماییەکان و هاتنە ناوەوەی ماتۆڕسکیلی بێسەرەتا گیان لەدەست دەدەن. وە تا ئێستا لە ماوەی دەمانی ڕابردوو 3 کەس بە ڕووداوی هاتوچۆی لە ماتۆڕسکیل گیانی لەدەستداوە. زۆرینیان ئەتوانم بڵێ ماتۆڕسکیلەوە ئەو کەسانی کە ماتۆڕسکیلەکەش بەکارهێنن دیارە تەمەنیان لە خواری 20 ساڵەوەیە. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەڵەبجە لە ڕێگەی تاقیکردنەوە تیۆری و پراکتیکیەکانەوە دەیەوێت حاڵەتەکانی مردن کەم بکاتەوە. ماتۆڕسوارەکان بکاتە خاوەن مۆڵەتی ماتۆڕسکیل. ئێمە هەر شۆفێری ماتۆڕێک بێتە لەمان لەنا ئەم ساحەی ترایە کڵاوی بێ لەسەرا بێت ئەژنۆی هەبێت ئانیشکی هەبێت دەستکێشی لە دەسا بێت. بەم ڕێنمایانە ئێمە توانین شۆفێری ماتۆڕەکە بخینە ناو ترایی. ماتۆڕسوارێک نایشارێتەوە بەشێکیان پابەندی هیچ ڕێنمایی و یاسایەکی هاتوچۆ نابن. دەشخوازێت هەموو خاوەن ماتۆڕسکیلەکان بەشداری تاقیکردنەوەکانی هاتوچۆ بکەن. پابەند دەبین بە ڕێنمایەکانی هاتوچۆ و لەسەر ڕێنمای هاتوچۆ ماتۆڕسکیلەکانمان لێخڕین. ئارەوەڵا حەزەکەمانە بگیرن و یەک ماتۆڕ لەونەوە نەمێنێن هەڵەبجە. ساڵانە لە ڕێگەی هێزە ئەمنیەکانەوە هەزاران ماتۆڕسکیل دەست بەسەر دەکرێن و لەناو دەبرێن. بەڵام تا ئامادەکردنی ئەم راپۆرتە نەتوانراوە چارەسەری کێشەکەیان بکرێت و قوربانیەکانیش بەردەوامن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.